استوغل من دومي رويش يعني تأثر وتهدي أوانا كرتيان ولا بزلت بالله شيء له خاطين لكي تأستاكس ما يقول كيف تستخرج فهو يسار سناني كفاية تبارك وتعالى خەریکی ماستەر ئامادەکردنی نامەی ماستەرەکەی بوو ئەو کاتەی بەرپرسیارەتی وەرگرتنی سەرنووسەری گۆڤارەکەی وەرگرت لەو کاتەوە ئاڵای ئیسلام ئەو ئێمە تێبینیمان کرد و زۆر لە برادران و شیکەرەوەکانیش ئەوانەی کە ئەوروباسیان کرد تێبینیوان کرد کەەوە گۆڕانکاریەکی نەوعی بەسەردا هات گۆڕانکاری نەوعەکەش بە حکمی ئەوەی دکتۆری خاڵی خۆش بوو لە ڕووی فکریەوە توانایەکی ڕادەبەدەری هەبوو بیرمەندێکی قوڵ بوو لەو ناحیەوە ئەو گۆڕانکاریەوە لە ڕووی فکریەوە کە بەسەر ئاڵای ئیسلام هات بە هیمەت و بە ماندووبوونی دکتۆری ڕەحمەتی بوو ئەو بوو کە لە ڕووی فکریەوە ئاڵای ئیسلام گۆڕانکاریەکی بەخۆیەوە دیت وە زیاتر گرنگی درا بە لایەنە فکریەکان و تەنانەت باڵێن بنەما فکریەکانی ئەو کێشانەی کە تەڕح دەکرا زیاتر پێوە دیار بوو زیاتر ڕەنجی داوە مێژوێکی دوور و درێژی هەبووە بۆ ماندووبوونەی زۆریشی بەخۆیەوە بینیوە تا گەیشتە و ئاستا ئێمە خۆممان بکە لە برین لە مالیزیا لە بریتانیا بەشدار بووین لەم پرۆژەیە و ئێستاش وەکو نۆبەرەیەک وەکو چۆن بڵێ باخێک دێتە بەرهەم زۆر پێ خۆشحاڵین و ئەمەش بە ئەرکوماندبوونی تاکە نەفەر و دوو سێنە بۆز برایان کە زۆربیان هەم مادیەن هەم معنەویەن بەشدار بوون نەو پرۆژەیە و ئینشاءالله ببێتە مێژوویەک لە مێژووی ڕۆژنامەگەری کوردی کە زۆر زار شت دەفەوتێ ئێستا کە الحەمدولله ئەمانە لە هەموو بەرگەکانی ئاڵای ئیسلام لە دوتوێی سێ بەرگ کۆکراوە و گەیشتۆتە ئەوەی کە ئینشاءالله وەکو برەی دەکەوتە بەر دەستی خوێنەران بديان وداو ميجوي إسلام دا وللآخرة خير لك من الأولى تلأو آخر ألم يجدك يتيما فآوى ووجدك ضالا فهدى ووجدك عائلة دلقيت كم كأو جنزا وشيستانك الديتان يعني في خوش كم تحت منزلي بدتكاتوا كافي گۆڤاری ئاڵای ئیسلام لە 86 کە دەرچوو بۆ یەکەم جار وەکو ڕووداوێکی گرنگ چونکە لەو کاتەیە تەیاری ئیسلامی تازات بۆ ساحەی کوردستان ئیعلامی ئیسلامی زۆر لاواز بوو بەڵام گۆڤارێک بەو هێزە و بەو محتەوە دەوڵەمەندەی کە هەیبوو بەو ناوەرۆکە باشەی بەو فرە ڕەنگی و فرە چەشنیەی بەو نووسرە بەهێزانەی حەدەسێکی گەورە بوو لە ناوەندی ڕۆژنامەگەریە دەنگی زوڵاڵ بوو بۆ ئیسلامیەکانی کوردستان و تەنها بۆ قەزەی کوردیش تەنانەت بۆ قەزەی کوردیش یەکەم فرە ڕنگ بوو دووەم فرە زمان بوو سێم لە ئەمریکا و لە کەنەدا دەرەچوو و مجموعەیەک ئینسانی ئەکادیمی دەریانە کرد کە لە ڕاستیە بە ڕۆحێکی ئەکادیمی بە ڕۆحێکی بێلایەنانە بەڵام لە چوارچێوەی فکری ئیسلامیە معالەجەی بابەتەکانیانە کرد ئەمە بۆ ئەو کاتە زۆر گرنگ بوو و بۆ ئیسلامیەکان پاڵپشتێکی زۆر مهم بوو و دەنگی تەیاری ئیسلامیە گەیان بە دەرەوە پاشان ئەو بابەتانەی کە تەرحیانە کرد چ بابەتی فکری چ بابەتی سیاسی چ بابەتی مێژوویی قسە و باسی ئەو سەردەمە بوو یعنی ئیشکالیاتی فکری زۆر کەسیان بەو شێوە حەل ئەکرد گرنگی ئەو گۆڤارە لە دەرچوونی کاتی خۆی ئەماوەیە زۆر گرنگ بوو کاتی خۆی ئەمەوە ئەرچی پێی وەختی دەکرد ینی واز بە وەختی بەجێ دەگەاند کەچ پێویست بوو ئەو کارە بکە لە کاتی خۆی زۆر گرنگ بوو بەڕاستی و تەجروبەیەکی زۆر پێشکەوتوو بوو پێش وەختی خۆی بوو و لەو کارەدا ڕنگدانەوەی چەند شتێکمان دەدیت یەک لەوان کە سربەخۆی بیرکردنەوە و تێڕوانین لە زۆر لایەنەوە و بێ پەرگیری و دەماگیری لە باسکردنی بابەتەکان ئەوە زۆر گرنگ بوو کە ئێستاش هەر لە ڕۆژێ ئێستاش پێویستە گەنج ئیسپادەی لێ بکە لەو لۆن و سینانە و باسانێک کە بڵاوکەوێتەوە لە ئاڵای ئیسلام چونکە ئەوەی کە
ئەو کێشانە هەر بەردەوامە و ئێستاش زیندووە و ئەم سەرچارە سەرانەی کە باسی بۆ کراوە ئێستاش زۆر بە ئیستفادەیە دەتوانن گەنجی ئێستا سوودی لێ بێن ئینشاءالله. شاعر بقلم باسي ابو بكر الصديق يعني عقلت وانا واما بتوانين يعني هتعت من ما تونا به تقدر سيدنا عمر كان الصحابه كان اغلب دسر شاني ابو بكر بيت لا دسر شاني عمري بس كعبيده في كابلا شيء كرمان جبران جيد غير كملكة كان تمنى إذا كان كسكنا وأبو شيء ويبستسد هذا رحمة الله ما بها أمن تكليف من الدمبور سايكولوجيا كيف